بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 56 خوێندنەوەی ستونە ڕوونکردنەوە یەکان. خوێندنەوەی ستونە ڕوونکردنەوە یەکان بابەتە چی تا ڕادەیەک نوێیە و ئەو بابەتە ڕەنگە زۆر ئاسان نەبی لۆ خوێندکارانی پۆلیسێ، بەڵام ئەگەر ئاسان نەبوو کێشە نییە، چونکە لە پۆلی 4 و 5 و 6 ئەو بابەتە هەر دووبارە دەبیتەوە و ئەگەر ئێستاش بەباشی فێر نەبم لە پۆلەکانی دیکە دەتوانم باشتر فێر بم. ستونی ڕوونکردنەوەی لۆ چ بەکە لکتێ؟ ستونی ڕوونکردنەوەی یەکێکە یان یەکێکن لە شێوەکانی نواندنی پێدراوەکانی ڕوونکردنەوە. هەندێک جار زانیاری و پێدراوم هەیە لە جیاتی بە وشە بە پیت بنووسم، ئەوها بە وێنە دروستی دەکەم و ڕەنگاوڕەنجی دەکەم لۆ ئەوەی ئاسانتر زانیاریەکان بگەینمە ئەو کەسانەی کە دەیانەوێ زانیاریەکەی بزانن. ئەو جە لێرە هەندێک زاراوە وشەی نوێ هەیە پێویستە فێر بم. ئەو شێوە ستونی ڕوونکردنەوەی ئەو ستونیەیە کە بەکاردێ بۆ نواندنی پێدراوەکان و هەروەها پەیژەی ژمارەی زاراوەیەکی نوێیە بەکاردێ بۆ یارمەتیدان لە خوێندنەوەی ئەو ژمارەی کە هەر ستونێک دەینوێنێ. ڕەنگە لێرە لە کاتی خوێندنەوە زۆر ئاسان نەبی، بەڵام پاشان لە کاتی دروستکردن و ڕوونکردنەوە زیاتر ئاسان دەبی. ئەو ستونە ڕوونکردنەوەی خوارەوە پێدراوەکانی تەمەنی هەندێک گیان لە بەردیاری دەکە. لێرە ئەمن ئەو ستونی ڕوونکردنەوەیم هەیە. ستون مانای چیەواتە؟ وەکو ئەوانە ستونن، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4 ستون. ئەوە ناویان ستونە، هەر کەسە ڕەنگەکە. ئەو ستونە سۆرە دەربارەی چیە؟ دەربارەی تەمەنی هەندێ لە گیان لە بەرانە هەمویان، بەڵام سۆرەکە تەنیا دەربارەی تەمەنی مشک. چەندە تەمەنی مشک دەگاتە چەند ساڵی ئێرە دەخینمەوە. ئێرە بەرامبەری چ ژمارە چیە؟ 6، کەواتە مشک تەمەنی دەگاتە 6 ساڵ. ئەدی ستونی دووەم ئەو زەردە ستونەکە تۆزێک درێژترە، هەتا دەگاتە ئێرە کە دەخینمەوە. لێرە هیچ ژمارەی نابینم، چونکە 10 لێرەیە، 12ش لێرەیە. لە مابەینی 10 و 12 چ ژمارەکەیە؟ ژمارە 11، کەواتە ئەو ستونە ژمارە 11ەیە. ژمارە 11 لێرە پیشان دەدا لەسەر ستونی، لەسەر ئەو تەوەرەی. کەواتە تەمەنی چێە؟ تەمەنی سەگ دەگاتە 11 ساڵ. شینەکە تەمەنی چێە؟ تەمەنی ڕێویە. ئەگەر بچم بخینمەوە ڕاست و ڕاست بڕۆم، ڕێوی تەمەنی دەگاتە 14 ساڵ. ئەدی ئەوە 14. ئەدی گورگ تەمەنی دەگاتە چەند؟ گورگ تەمەنی دەگاتە 8 ساڵ. کاتە تەمەنی گورگ دەگاتە 8 ساڵ. تەمەنی ڕێوی دەگاتە 14 ساڵ و تەمەنی سەگ 11 ساڵ. تەمەنی مشکیش کە لە هەمویان کورتترە دەگاتە 6 ساڵ. 6 ساڵ. ئەوە تۆزێک لێرە ڕەنگە ئاسانتر بی یەکسەر تەمەشای وێنەکەی بکەم، بزانم تەمەنی هەریەکە لەو گیان لە بەرانە چەندە. ئەو جە لێرە هەندێک زاراوەی نوێ هەیە. ئەو تەوەرە واتە ئەو هێڵە کە بە ئاسۆیە، ئەو هێڵە ناوەی تایبەتی هەیە؟ تەوەری ئاسۆی. لەسەر تەوەری ئاسۆی چمان نووسیە؟ ناوی گیان لە بەرەکانمان نووسیە. لێرەش نووسرایە گیان لەبەر. لەسەر تەوەرەکەی دیکە ئەو تەوەرە ستونیە، ئەوە ناوی تەوەری ستونیە یان تەوەری ژمارەیی. چمان نووسیە؟ ژمارەی
ساڵەکان، تەمەنی ئاژەڵەکان. لە چ ڕەنووسێک دەستمان پێکریان لە چ ژمارەك لە سفرەوە هەتا 16 هەیە لێرە، لە سفرەوە هەتا 16. ئەو ژمارانە لە سفرەوە هەتا 16 ناوەکی تایبەتیان هەیە، پێیان دەڵێن پەیژەی ژمارەی، پەیژەی ژمارەی. ئەو پەیژەی ژمارەیە هەر جارەی ژمارەکە، هەموو جارێ وەکو یەک نییە. پاشان پەیژەی ژمارەی پێویست ناکە ئەم ژمارەکان لە سفرەوە هەتا 16 لە 2 1 بنووسم، 1 2 3 ئەوها. پەیژەکە 2 باز دەدا، هەنگاوەکان 2 ها لێرە 2 4 6 8 10 12 14 16 هەتا دێ ئەوها. لەبەر چ 2 دەڕوا؟ چونکە ئەمن ئەگەر یەک بڕوا جێم نییە، ڕەنگە جێم نەبی، ڕەنگە وێنەکە زۆر دوور و درێژ بێ هەتا ئێرە بێ. هەندێک جار لە تێنووسەکەم یان لە پەرتووکەکەم جێ نییە، کاتە باشتر وایە پەیژەکە یەک نەڕوا 2 بڕوا، هەندێک جار 3 دەڕوا، هەندێک جار 4، هەندێک جار 5، هەندێک جار 10. بەپێی ئەوەی ئەمن ژمارەکانم کەمترینیان چەندە، زۆرترینیشیان چەندە. لە مابەینی 6 و 14 زۆر لە یەک نێزیکن 6 و 14، بەڵام ئەمن نەتوانم لە 6 دەست پێ بکەم، زۆر جار هەر لە 0 دەست پێ دەکەم، هەرچەندە کەمترین شتیش ئەمن 6 هەیە لێرە، زۆرترین شت 14 هەیە، بەڵام تۆزەک لە 14 گەورەتریشم دانایە، لە 6 کچکەتریشم دانایە کە 0 هەتا زیاتر ڕوون بی. کەواتە لێرە هەنگاوەکان یان پەیژەکان 2 دەڕۆن، لە 0 دەبیتە 2 وەچی گۆتم 4 و 6 و 8 و 10 هەتا دوایی. ئەوجە ئێستا هەندێک پرسیار هەیە، ئەو پەیژەیە بەکار هاتووە لە ستونی ڕوونکردنەوەی بەرامبەر چییە؟ ئەو پەیژەیە کە بەکار هاتووە چییە؟ پەیژەکە 2 بە 2 دەڕوا، وەکو گۆتمان پەیژەی ژمارەیە و پەیژەکە ژمارە 2، هەندێک جار کەمترە لە 2، هەندێک جار زیاترە لە 2 بە پێی ژمارەکە. پرسیارشکە چۆن ژمارەی بەرامبەر بە ستونی سەگەکە دەخوێنیتەوە؟ ئەمن هەموم خوێندەوە، نەک تەنیا سەگەکە. کو دەیخوێنمەوە ئەوەی بەرامبەری سەگەکە ئەوها دەچم دەیخینمەوە، دەزانم کە ژمارە 11ەیە، چونکە کەتیتە بینی 10 و 12، بینی 10 و 12 11ەیە، کاتە ئەوها دەیخینمەوە. ئەگەر لێرە با زەردەکە ئەوها دەمخیندەوە 10، بەڵام لێرە نییە، تۆزەک لە سەرەوە ترە، ئەوها دەگاتە ئێرە. ئێستا ناوەندی تەمەنی گیان لە بەران، لێرە وێنەیەکی تکە هەیە، تەمەنی هەندێک لە گیان لە بەران وە گیان لە بەرەکان لێرە نووسراینە، تەمەنیان چەندە؟ وەکو دەبینین ئەوە تەمەنی ئەو گیان لە بەرانە لێرە دیارە. ئەو جەکە دەخینینەوە بۆ وێنە سۆرەکەی کو دەخینینەوە تەمەنی دەگاتە 40 ساڵ، دەگاتە 40 ساڵ. زەردەکەی کو دەخینینەوە تەمەنی دەگاتە 20 ساڵ، تەمەنی دەگاتە 20 ساڵ، ئەوە دەخینینەوەها 20 لێرە. شینەکەی کو دەخینینەوە تەمەنی دوو پشک دەگاتە 15 ساڵ، ئەوها چونکە لێرە دەخینینەوە هەتا دەگەینە ئێرە. پاشان کرم کو دەخینینەوە ئەوها تەمەنی دەگاتە 10 ساڵ، کاتەخینەوە کە ئەوهایە. هەمان پەیژەکە کو دەڕوا لێرە ئەگەر تەمەشایکەین چەند دەڕوا پەیژەکە، وەکو دەبینین 5 دەڕوا، 5 دوا دەبیتە 10 لۆ، چونکە ژمارەکانمان زۆرن،
لە دەوە دەست پێ دەکات هەتا چل. جیاوازی لە مابەینی دە و چلی زۆر زۆرە. ئەگەرە من پەیژەکەم ئەوها دانم یەکێک بڕوە شوێنێکی زۆر زۆرم پێویستە، کاتە چونکە جێم نییە پەیژەکە زۆرتر دەڕوە. هەنگاوەکانم بەرزترن، گەورەترن، 5 دەڕوا، 5 10 15 20 25 30 هەمیشە دەبی وەکو یەکبی، نابی ئەمن یەکەچیان 5 بڕوا یەکەچیان 4 بڕوا. هەرچم هەڵبژارد دەبی وەکو یەکبی، پەیژەکە هەمویان وەکو یەکبی، ماوەکەیان وەکو یەکبی، نابی جوودابی، نابی یەک لە یەک گچکەتربی. لێرانە پەیژەکە تۆزە گۆڕا. ئەگەر تەمەشایکەین هەمان گیان لەبەرە و هەمان تەمەنە، بەڵام پەیژەکە جودایە. لێرە دەدە دەڕوا، 10 20 30 40 50 و هەتا دوایی. لێرە پەیژەکە دەدە دەڕوا، لێرە پەیژەکە 5 گەورە دەبی و زیاد دەکا. هەر ئەو جیاوازی هەیە لە مابەینی ئەو دوو وێنانە. ئەو پەیژەیە کە زۆرتر دەڕوا ئاسان نییە زۆر بزانم 100% بۆ وێنە ئێرە ئەو تەمەنە چەندە. یەکێک ڕەنگە بخینیتەوە 15، یەکێک بخینیتەوە 14، زۆر باش دیار نییە. بەڵام ئەو پەیژانەی کەم دەڕۆن باشتر، خینەوەکەیان ئاسانترە. ئەو پەیژانەی زۆرتر هەنگاوەکان گەورەترن، خینەوەیان هەندێک جار ئاسان نییە. بەڵام ئەو جۆرە دروستکردنەش ڕاستە، ئەو جۆرە دروستکردنەش هەر ڕاستە. ئەو کەسەی ستونەکان دروست دەکا، ئەو کەسە بڕیار دەدا پەیژەکەی خۆی درست بکە چ پەیژەیەک گونجاوە. ئەم دوو نواندنە بە چی لە یەک دەچن؟ تەنیا بەوەی لە یەک دەچن هەمان وێنەیە، هەمان ڕوونکردنەوەیە، هەمان زانیاریە، بەڵام جیاوازی ئەوەیە کە پەیژەکە جیاوازە. لێرە 5 دەڕوا، لێرە پەیژەکە دەدە دەڕوا، بەسەر دەکەوی، دەنا هەمان شتە. وەکو گوتم ڕەنگە ئەو بابەتە زۆر ئاسان نەبی لۆ خوێندکارانی پۆلیسێ، بەڵام ئەوە بابەتەکە هەیە لە کتێبەکەی و پێویستە هەر هیچ نەبی جارێک بیخینینەوە تۆزە کشتی فێر بین، ئەگەر هەموو شتەکیش فێر نەبین بە یەک جار. بەڵام ئەو ژمارانە یان ئەو زاراوانە گرنگن، ئەمن بزانم مانایان چییە. ستونەکانی ڕوونکردنەوەی پەیژەی ژمارەیی، هەنگاوی پەیژەی ژمارەی. ئێستا ئەو لاپەڕە 56 تەواو بوو، سەردانەچی لاپەڕە 57. پرسیاری ژمارەیەک: بۆق چەند ساڵ دەژی؟ خوێندمانەوە لە وێنەکەی کە بۆق 40 ساڵ دەژی، و کرم چەند ساڵ دەژی؟ کرم 10 ساڵ دەژی. ئەوتە لێرە بەرامبەری ئەو ژمارەیە 10 ساڵ دەژی. لێرەش بخینمەوە هەر 10 ساڵ دەژی، لێرەش هەمان شتە، 10 ساڵ بۆقیش 40 ساڵ. ئێستا بێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ستونەکانی ڕوونکردنەوەی دەربارەی درێژی هەندێک لە ئاژەڵەکانی دەریایی بەکاربینە بۆ شیکاری ڕاهێنانی 3 و 4. کاتە ئەمن ئەو ستونەی بەکاردەینم ستونی ڕوونکردنەوەی کە درێژی ئاژەڵەکانی دەریایە. لێرە لە تەوەری ستونی درێژیەکە هەیە بە مەتر کە دانرایە لەسەر ئەو تەوەرەی، و پەیژەکەش هەنگاوەکانی 2 4 6 لە تەوەری ئاسۆیی گیان لە بەرەکان دانراینە
ناوەکانیان لێرە هەیە: نەهەنگ، نەهەنگی سپی، دۆلفین و ئەختەبوتی گەورە و نەهەنگی بۆر لێرە هەیە. ئەوجا درێژیەکانیشیان لەو ستونەی ئەمن دەخینمەوە. نەهەنگ چەند درێژە؟ نەهەنگ لە مابەینی 12 و 14 واتە 13 مەتر درێژە. 13 مەتر. ئەدی نەهەنگی سپی بەرامبەری ئێرە چییە؟ 8 مەترە. 8 مەتر بەرامبەری ئەو ژمارەی. دۆلفین چەند درێژە؟ دۆلفین 2 مەتر درێژە بەرامبەری ئێرە. کاتە دەنووسم 2. ئەختەبوتی گەورە چەند مەتر درێژە؟ ئەختەبوتی گەورە لە مابەینی 10 و 12 واتە 11 مەتر درێژە. و پاشان چم هەیە؟ نەهەنگی بۆر چەند درێژە؟ نەهەنگی بۆر 10 مەتر درێژە. ئەوجا کە ئەوانە بزانی هەموو پرسیارەکی دەتوانم وەڵام بدەمەوە. لێرە نووسرایە درێژی نەهەنگ چەندە؟ نەهەنگەکە یەکسەر دەنووسم 13 مەتر. ئەو شینە. پرسیاری 4 درێژی نەهەنگی بۆر چەندی زۆرترە لە دۆلفین. ئەمە دەبی بچمە لای نەهەنگی بۆر، دەبینم کە 10 مەترە، دۆلفینیش 2 مەترە، جیاوازیەکە لە مابەینی 10 و 2 چەندە؟ دەینم 2 لێ دەردەکەم، ئەوها 10 کەم 2 یەکسانە بە 8 مەتر. وەڵامەکەم 8 مەترە جیاوازی نەهەنگی بۆر لەگەڵ دۆلفین. ئێستا ستونەکانی ڕوونکردنەوەی بەکاربینە دەربارەی ئەو ئاژەڵەی کە پەسەندی دەکەی بۆ شیکارکردنی ڕاهێنانی 5 و 6. پرسیاری 5. کام ئاژەڵ زۆرتر پەسەندە؟ تەماشای ئەو وێنەی دەکەم. ئاژەڵە پەسەندەکان لێرە نووسرایە، لەو تەوەرەی ناوەکانیان هەیە. لە تەوەری ئاسۆیش چەند کەس پەسەندی کردیە، ژمارەی دەنگەکان، واتە ئەو کەسانەی پرسیاریان لێ کردینە چەند کەس گۆتی شێرم لا پەسەندە، چەند کەس گۆتی فیل، چەند کەس گۆتی تیمساح. لێرەش هەڵەیان نووسیە تیمساحنا، دەبا بنووسن تیمساح. چەند کەس گۆتی زەرافە. لێرە پرسیارەکە چ بوو؟ کام ئاژەڵ زۆرتر، واتە کام ستون لە هەمویان بەرزترە؟ بێگومان ستونی ئەو ستونە مۆرە لە هەمویان بەرزترە، کەواتە وەڵامەکەم شێر لە هەمویان زیاتر پەسەند کرایە. ئەگەر تەمەشاکەم لێرە شێر چەند کەس چەند دەنجی هینایە؟ لە مابەینی 14 و 16 15 دەنجی هینایە شێر. و فیلیش چەند دەنجی هینایە؟ 12 دەنجی هینایە. 12 کەس پێیان فیلیان پێ پەسەند بووە. تیمساح زۆر دەنجی نەینایە، تەنیا 2 کەس تیمساحی پێ پەسەند بووە. و زەرافەش 6 دەنجی هینایە، 6 کەس زەرافەیان پێ پەسەندە. ئەوجە پاشان نووسرا پرسیاری 4 کام 2 سەرجەم گەورەترە؟ سەرجەمی ئەوانەی تیمساح و شێر پەسەندەکەن یان ئەوانەی فیل و زەرافە؟ کەواتە ئەمە دەبی چونکە نووسرایە سەرجەم دەبی بچم تیمساح و شێر بەیەکەوە کۆ بکەمەوە. تیمساحەکە 2، شێرەکەش 15ە، کەواتە 2 و 15 ئەمە دەبی کۆ بکەمەوە، ئەوها 2 کۆ 15 یەکسانە بە 17 کەس. ئەوە سەرجەمەکەم زانی. فیل و زەرافەش بەیەکەوە کۆ بکەمەوە. فیل 12ە، زەرافە 6ە، کەواتە 12 لەگەڵ 6 کۆ بکەمەوە دەکا 18. کەواتە کامەیان زۆرترە؟ سەرجەمی فیل و زەرافە زۆرترە لە سەرجەمی شێر و تیمساح، چونکە تیمساح زۆر کەم بوو، کەواتە سەرجەمەکە تۆزە کەمتر بوو، 17 و 18. ئێستا هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری 7 ستونە ڕوونکردنەوەییەکانی بەرامبەر ژمارەی
کراسەکان پیشان دەدات. جەمیل کە جەمیل فرۆشتوویەتی لە میانەی 5 ڕۆژ، چەند کراسی فرۆشتووە لە ڕۆژی 3 شەممە. ئەم دەچم تەمەشای وێنەکەی دەکەم، دەچمە لای لێرە شەممەیە، لێرە 1 شەممەیە، ئەوە 2 شەممەیە، ئەوە 3 شەممەیە، ئەوەش 4 شەممەیە. تەنیا پرسیارەکە 3 شەممەیان لە من داوا دەکەن کە ئەمیش دەچمە لای 3 شەممەی، دەچم هەتا دەگەمە سەر ستوونەکەی، دەخینمەوە چەند کراسی فرۆشتووە، ژمارەی کراسەکان لێرە لەو ستوونەی، 40 کراسی ڕۆژی 3 شەم فرۆشتیە، کاتە 40. ئەوە ڕاستە، چونکە تەنیا ڕۆژی 3 شەمیان لە من داوا کرد. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 56 و 57، دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.